خۆشەویستانم سڵاوتان لێبێ وەم کاتتان باش هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین سعات حوتە و لە کورسا تەندروستی لەگەڵ ڕاستانە گەڕینە وڵاتان ئەم ڕۆژوەکە ڕۆژی تر کۆمەڵێک بڕگە و بابەتان پێشکەشەکەین دەربارەی یەکێک لە گرفتە باوەکانی کۆمەڵگا کە ئەویش نەخۆشی بەردی گورچیلەیە جا لەگەڵ ڕاستانە لەگەڵتانە بین تا کۆتایی لەگەڵمانە بن بۆی کە بە باشی تێبگەین ئەم نەخۆشیە چیە و لە چێوە دروستە بێ ڕاستان سڵاو لێبێ سڵاو لە تۆژە لەنگیان هیوادارم هەمیشار باش بی و هیوادارم تۆش باش سپاس دەکەم هیوای تەندروستێکی زۆر باشیش بۆ بینەران و بۆ هەموو بیسەرانمانە خوازم هیوادارم تەندروستیان هەمیشە باش و هەمیشە لەش ساغ بن بابەتی ئەمڕۆمان دوو پاتێکەمەوە بابەتی بەردی گورچیلەیە بەڵام جگە لە بابەتی بەردی گورچیلە باس لە کۆمەڵێشتی ترەکەین کە پەیوەستن بە گورچیلەوە بنمونە باسی خۆراکەکەین باسی شێوازی ژیانەکەین و بەردی گورچیلەش خۆی کە تەوەری سەرەکیمانە لەگەڵ میوانی پسپۆڕا باسیەکەین گورچیلەیەکێکە لەو ئەندامانەی کە کۆمەڵی ئەرکی زۆر گرنگی پێسپێراوە ئەو خوێنەی کە لە جستەی منوتۆیە کە نزیکی 5 لیترێکە 125 ئەم خوێنە لە هەموو دقەیەکە بۆ گورچیلە ئەڕوە یعنی نزیکی 2 لیتر هەتاوەکو لیتر و نی بۆ 2 لیتر لە خوێنە هەمیشە لە دقەیەکە لە گورچیلە لە کاتی پاکردنەوە ئاڵوگۆڕ و تەسفیە بوونایە ئەم پرۆسەیە زۆر گرنگە لە بەری خوێن یەک کۆمەڵشتی تایە کە پێویستیان بە ئاڵوگۆڕ و پێویستیان بە فرێدان و هەنێکیشان پێویستیان بە گەڕانەوەیە بۆ منە ئەو ڕێژە خوێ زۆری کە لە جستایە کە من و تۆ لە ڕێگەی خواردن و خواردنەوە خوێ بەدەستەهێنین و شەکر بێگومان بۆ ڤیتامین و کانزاکان و هەنێ پاشماوەی وەکو یوریا و کریاتین و بابەتەکانی تر ئەمانە هەمویان پێویستیان بەوەیە کە خوێن بە بەردەوامی بەناو لول پێچە بچووکەکانی گورچیلەیە بڕوە گورچیلە بەرپرسە لەوەی کە کۆمەڵێ نقطەی تایە کۆمەڵێ بازگەی تایە بڕیارە لەسەرەوەی ئەمە بابێتە دەرەوە ئەمە بابمێنێتەوە ئەمە لە ڕێی زۆفرە بدەێ و ئەمەش جستە پێویستی پێێتی ئەم قەرارانە زۆر گرنگن جایەکێک لە گرفتەکانەوەی ئەگەر بێت و ئەم سیستەمە گرنگە جۆرێک لە گیرانی تیا بێەوەی کە لای خۆمان بە بەردی گورچیلە ناسراوە ئەگەر ئەم بەردە لە بۆری حالە بواتەوە بۆری کە لە گورچیلەوە درێژە بێتەوە بۆ میزەڵان ئەگەر گیرانێک لێرەیە هەبێ ئێتۆ بڕی پێویستی ئەم فلتەرە ئەم خوێنە فلتەرکراوە ناگەڕێتەوە بۆ جستە جارێکی تر یەک کۆمەڵ گیر و گرفت دروستەکە چکە لە ئازارەکەشی ڕاستی کە دوای باز لە شێوازی ئازارەکەشیەکەین زۆر ڕاستەوە خۆوتێکە گرفتەکە لایە کە بۆری حالە بگرێ بەڵام لەوەش گرفتر بابزانین ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم بەردە نەچێتە بۆری حال بۆ جاروە کەسەکە هەست بە ئازارەکەی ناکە لەبروی ڕەنگە مەسەلەن ڕێژەکەی بچووک بێت یاخود بەردێک بێ زۆری نەکرد بێ ئەمەش لێرا و کێشەیە دروستەکە کە ئێمە درنگ پێزانین کە کێشێک لە جەستەمانە هەیە کە بۆتە هۆی ئەوەی کە بەردی گورچیلە دروست بێت ڕەنگە بەهۆی ئەوە بێ کە کەسەکە ئای باش نەخواتەوە ڕەنگەمە نیشانەیە بێ بۆی کە گورچیلە بەرەو لاوازی بڕوە بۆ ئەوە خۆ دووتێ بەردی گورچیلە ئەگەر بێت و بچێتە بۆری حال بۆ و ژیرانەکە دروست بکە ئەوە ئازارێکی زۆر و گرفتە وەگەر بێت و نەشێتە بۆری حال بۆ هەمان کاتە هەر گرفتە و هەر ئازار و هەر کێشەی بەدووە جارن کۆمەڵی خەڵکێ گرفتێکی تریشانەیەویش پوچەڵبوون و لاوازبوونی گورچیلەکانە زۆر جار بەداخەوە بەردی گورچیلە کۆمەڵێ ماکی تری لەگەڵ خۆیان هێنێ یاخود ئەو کەسە خۆی کێشەیەکی تری هەیەی گورچیلەیە گەر سستی و لاوازی بێ ئەگەر توانای فلتەر نەکردنی خوێن بێ ئەمانە پێکەوە سەرجەمیان زۆر مشکلە بۆ نەخۆشەکە دروستەکەن جا ئازاری گورچیلەش بەڕاستی یەکێکە لەو ئازارانی ئەوەی کە بینی بێتی ئەزانێت لەو نوعەیەکە لە کوردەواریاڵێ کەسەکە لوولەکە ینی ئازارەکەی ئەوەنە ناڕەحەت و بێزارکەرە ئازاری گورچیلە شتێکی هەیە کە جیایە کاتەوە ئازاری بەردی گورچیلە بە دیاریکراوی ئەویش ئەوەیە نەخۆشەکە ناتوانێت لە شوێنی خۆیان بۆستێ ئەڵێ بەرداوام حەزەکەم بێم و بچم تەحمولی ئەوە ناکا کە داژ بنیشێ بە پێچەوانەی بۆ منە ئازاری ڕیخۆڵەکیۆرەوە کەسەکە لە شوێنی خۆیان گرژە بێ ئەڵێ ناتوانم هەڵسم ناتوان بجوڵم ئازاری گورچیلە بە پێچەوانەوەیە نەخۆشەکە ناتوانێت دابنیشێ ئەوەندە ئازارێکی بێزارکەرە بۆیە لەگەڵمان نابمێنەوە هیوادارم زانیاریەکان بای ئەوە بێ کە لە کۆتاییە هەر هیچ نەبێ کۆمەڵە ڕێنماییتان وەرگرت بێ سەبارەت بۆی کە چی ئەم بارودۆخە دروستەکە و چی زیادەکە ئەلەم پێم خۆشە وردەوەردە بچم لای هەواڵەکانی بۆمان کە تایبەتن بە تەوەرەکەی خۆمان ئەگەر پرسیارە لە بینەرام کەم بڵێم پێتان وایە چ وەرزێک و چ پلەیەکی گەرما ئازاری گورچیلە زۆرەکە بێگومانم لەوەی 90 زستان و سەرما بەڵام ئەم هەواڵە باسدەوە کاکە ئاڵێ پەیوەندیشی ڕاستە و ڕاست هەیە لە نێوان بەرزبوونەوەی پلەی گەرما لەگەڵ دروستبوونی بەردی گورچیلۆ خراپتر بوونی کاتە با پێکەوتچین لەم هەواڵە بزانین لەم بابەتە چیە فەرموو توێژینەوەیکی نوێ کە لەلایەن سنتەری پزیشکی زانکۆی پێنسیلڤینیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجامدراوە هۆشداری دەدات لەوەی کە گۆڕانی کەشوهەوە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆتە هۆکارێکی سەرەکی و نوێ بۆ زیادبوونی ڕێژەی توشبوون بە بەردی گورچیلە ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ لەسەر زیاتر لە 6,000 نەخۆش ئەنجامدراوە پەیوەندیەکی ڕاستەوخۆ دەخاتە ڕوو لە نێوان شەپۆلەکانی گەرما و زیادبوونی کتوپڕی حاڵەتەکانی بەردی گورچیلە لە ناوچە جیاوازەکانی جیهانە
بە پێشیکردنەوە بایۆلۆژیەکان کاتێک پلەی گەرمی ژینگە بەرز دەبێتەوە جەستەی مرۆڤ لە ڕێگەی ئاڕاکردنەوە بڕێکی زۆر لە ئاو لەدەست. ئەگەر ئەم ئاوا بە خێرایی قەرەبوو نەکرێتەوە دەبێتە هۆی وشکبوونەوەی ناوەشی. لەم دۆخەتا گورچیلەکان هەوڵ دەدەن ئاوی جەستە پارێزن و میس خەز دەکەنەوە. ئەم خەزبوونەوەی دەبێتە هۆی ئەوەی کانزاکانی وەک کالسیۆم و ئۆکزالایت و ترشی یوریک لە ناو میزدا کۆ ببنەوە و کریستاڵ دروست بکەن. داتاکان ئاماژە بەوە دەدەن تەنها 24 کاتژمێر دوای شەپۆلێکی گەرمای بەهێز سەردانی نەخۆشەکان بۆ فریاکەوتن بۆی ئاساری بەردی گورچیلەوە بە ڕێژەی لە 11 زیاد دەکات. دکتۆر جەی جەیمس کە پسپۆری نەخۆشیەکانی میز و میزەڕوێ ئەڵێ ئێمە ئێستا ئەبینین کە نەخۆشی بەردی گورچیلە تەنها پەیوەندی بە سیستەمی خۆراکەوە نییە، بەڵکو گۆڕانە ژینگەییەکان کار ئەکەنە سەر میتابۆلیزمی جەستە. گەرمی ئەبێتە هۆی ئەوەی کە میز کەم ببێتەوە و خستی خوێ و کانزاکان بگاتە ئاستێکی زۆر بەرز کە ئەمە ژینگەیەکی نمونەییە بۆ دروستبوونی بەردەکان. ئەو جەختەکاتەوە کە زۆربەی ئەو کەسانی لە ژینگەی گەرما کارەکەن بەبێ ئەوەی هەستی پێ بکەن بەردەوام لە دۆخی مەترسیان. پسپۆڕان ئامۆژگاری دەکەن بەهۆی گۆڕانی کەشوهەواوە پێویستە چەمکی 8 پەرداخ ئاو لە ڕۆژێکدا بگۆڕێت بۆ بڕێکی زیاتر بە تایبەت لە وەرزە گەرمەکاندا. پاراستنی ڕەنگی میزی ڕوون و سپی نیشانەیەکە بۆ ئەوەی گورچیلەکان بە باشی کار دەکەن و ئەگەری دروستبوونی کریستاڵەکان کەمترە. هەروەها کەمکردنەوەی خوێ لە ژەمەکاندا لە کاتی گەرمادا زۆر گرنگە، چونکە خوێ یارمەتی دەرە بۆ ڕاکێشانی کالسیۆم بۆ ناو میز و خێراکردنی پرۆسەی دروستبوونی بەرد. زۆر باشە، ڕاستان لێرە زۆر بە سەرنجڕاکێشی پێمانەڵێت چۆن گەرما کاریگەریە کاتە سەربەردی گورچیلە. ئەوەی کە ئێمە تێگەین، ئەوەی کە پزیشک، ئەوەی کە توێژینەوەکان سەلماندویانە هەمووی پەیوەندی هەیە بە شێوازی ژیانەوە. چۆن کاتێک لە وەرزی گەرمایە کەسێک ئارەقێکی زۆر ئەکاتەوە ئەوە لە ڕێو ئارەقەوە بڕێکی زۆر لە ئەو لەدەستەیە. ئەگەر بێت و قەرەبووی نەکاتەوە بێگومان گورچیلە هەڵەسێ بە قەرەبووکردنەوەی بۆی کە میز خەسترەکاتەوە بۆی ئاو شلەکان لە ناو جەستەیە بمێنێتەوە. ئەمە ژەبێتە هۆی دروستبوونی بەرد. بەڵام لامان کاتە بە ئەوەشمان بیر نەچێ لە زستانیشە مەترسیم حاڵەتە هەر هەیە. چۆن لە زستانەوە گەزانین ڕاستان خەڵک کەمتر تینوێ بێ، خەڵک ڕێژێکی کەمتر لە ئاوەخواتەوە. ڕاستە کە ئاراقکردنەوە کەمترە لە بروی پلەی گەرمان نزمە، بەڵام خەڵک کەمتر ئاوەخواتەوە. بۆیە لە هەمان کاتە گورچیلە هەر هەڵەسێ بەوەی کە ئەو لە ناو جەستەیە بپارێزێت و گلیباتەوە. ئەمە ژەبێتەوەی دروستبوونی بەردی گورچیلە. بەڵێ بێگومان جالند هەر بۆ ئەم باسە نمونەیەکی زۆر جوانم لە خەیاڵای بەڕاستی کەس نییە پیاڵەی چای نەبینی بێ کاتێک کە شەکری زیاد لە پێویستی تێکرێ. ئەگەر دیقەتان نابێ وردبینیتان کردبێ بۆ نمونە پیاڵەیەک چای خود کوپێک چا کە خۆی یەک عیارە شەکری پێویست بێ، ئەو کەسانی کە زۆر شەکری تێیەکەن ئەگەر ئەو کوپە چایە بەجێ بهێڵە دەدەقە چارێکی دوایە وەرەوە سەیری کەرەوە ببینە چۆن ئەو شەکرە لە بنی پیاڵەکەیان نیشتووە و یەکی گرتووە و تونگ بۆتەوە وەکو شەکری پاودەرە وردەکە نییە کە پێشەوەی کە تۆتیکەی. واتە ئەم شتە ئەتوانی بیشوبهێنی بە گورچیلە چۆن ئەم ڕێژەی ئاو تەڕاییە کەم ئەکا ئەو کریستاڵ و خوێ و مادە و کالیسیۆم و کانزایانە یەک ئەگرن و کۆ ئەبنە و ئیتر زۆر جارە بن بە هۆکاریەوەی کە بەردێکی ناڕێک و زۆر جار بەردێکی ئەوەنە تیژ دروستەکەن کە لە شوێنێکی بۆری حالبا گیرێوم ئازارە بۆ دروستەکە. ئێمە دایمە جەخت لەواکەین وەکاڵین ڕۆژانە 8 پەرداخ ئاو 8 پەرداخ ئەگەر بەپی پەرداخ بێگومانە گۆڕێ، بەڵام ئەگەر هەرێکیان 250 میلێک لە خۆی بگرێ واتە نزیکی 2 لیتر ئاوەکە لە ڕۆژەکە. 2 لیتر ئاو ڕێژێکی باشە، دەستپێکی باشە بە تایبەتی لەو وەرزانی کە زۆر گەرم نین. بەڵام ئەگەر گەرمتر بکە و کاتە 8 پەرداخەکە بکرێ بۆ 10 بۆ 12 پەرداخ بێگومان باشترە بۆی ئەم کانزایانە نەنیشن و بەر دروست نەکەن و ڕێژی ئاوەکەش باش بێ کە گورچیلە بتوانێت فلتەریکە. ڕاستان جۆرە تەکنیکێکەیە کە ئەگەر هاوڵاتیان تۆزێ ورد بن لەسەری و سەرنجی بن ئەتوانن کە بزانن کەی پێویستا بکۆن. ئەوی ژەو کاتێک کە هەستەکەن لێویان وشکە و خۆیان جەستەیان بە مێشیانەڵێ ئەڵە کاتی ئەو خواردنەوەتە. جاری وهەیە من شتم زۆر بیست و ئاڵێ بیرم چووە باشە، یاخو جاری وا هەیە کەسەکە لە تەمەڵیە خۆی حەز ناکە ئارەزوی ئەوەی نی هەسێ بڕۆ ئاوەکە بخوا، بەڵام هەست بە تینوێتیەکەکە وێ بەگشتی وەک تۆ وتێ 2 بۆ 3 لیتر زۆر باشە و کە هەستێ بە تینوێتی کرد بڕۆ ئاو خۆ زۆر بە سادەی ئەو کاتێک کە تۆ جەستت پێویستی بە ئاوە. ئەچینە لای بابەتێکی تر ڕاستان باز لەواکەین کە ئایا کاریگەری بەردی گورچیلە چییە؟ سەرەتا ئاماژە بە خاڵێکی زۆر جوانیاوتێ بەردی گورچیلە ئەگەری هەیە حاڵەتی خراپتر بە دوای خۆیان بێنێ. جا لەم هەواڵەیە ئێستا پێتانەڵێن کە ئەگەر بێت و بەردی گورچیلە چارەسەر نەکرێ چ مەترسیە لەسەر گورچیلە دروستەکە. بچینە لای ناوەڕۆشی هەواڵەکە. توێژینەوەیکی نوێ کە لەلایەن نەخۆشخانەی مایۆ کلینیک لە ئەمریکا بڵاو کراوەتەوە
پەردە لەسەر لێکەوتە مەترسیدارەکانی بەردی گورچیلە لا دەدات کە تەنها لە ئازاردا کورد نابێتەوە، بەڵکو دەبێتەوەی سزبوونی هەمیشەیی گورچیلەکان. ئەم توێژینەوەی دەری دەخات و کەسانی بەردەوام تووشی بەردی گورچیلە دەبنەوە بە ڕێژەی لە ١٠٠ زیاتر لە مەترسی توشبوون بە نەخۆشی درێژخایانی گورچیلەدان لە چاو کەسی ئاسایی. بە پێشیکردنەوە پزیشکەکان کاتێک کە بەردێ لە ناو گورچیلەیە یان بۆری میز ئامێنێتەوە ئەبێتە هۆی گیرانی ڕێڕەوی میز، ئەم گیرانە ئەبێتە هۆی گەڕانەوەی میز بۆ ناو گورچیلە و دروستبوونی فشارێکی زۆر لەسەر فلتەرە وردەکانی ناو گورچیلە. ئەگەر ئەم دۆخە بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێ ئەبێتە هۆی هایدرۆفۆرسیس یان ئاوسانی گورچیلە کە لە ئەنجامی شانەکانی گورچیلە لە ناو ئەچن و جێگەیان بە شانەی مردووە گێڕێتەوە. ئەم پرۆسەیە هێواشە بەڵام مەترسیدارە، چونکە زۆرجار نەخۆشەکە هەست بە تێکچوونی فەرمانی گورچیلەکانی ناکات تاوەکو ئەگاتە قۆناغی کۆتایی. دکتۆرە ئێلینۆ ریچاردز پسپۆری نەشتەرگەری کۆندامی میزەڕۆ دەڵێت گەورەترین هەڵە ئەوەیە نەخۆش پێیوا بێ کاتێ ئازارەکەی نەماواتە کێشەکە چارەسەر بووە. زۆرجار بەردەکە لە شوێنێکی جێگیردا دەبێت و ئازار دروست ناکات، بەڵام بەردەوام ڕێگری لە هاتنە خواردەوەی میز دەکات و گورچیلا بەرەو لە ناوچوون دەبات. ئەوە ئاماژە بەوەش دەکات کە بەردەکان دەبنە سەرچاوێک بۆ کۆبوونەوەی بەکتریا و دروستبوونی هەوکردنی توند کە لە هەندێک حاڵەدا دەبێتەوەی ژەهراوی بوونی خوێن. پسپۆران جەختەکەنەوە کە پێویستە ئەو کەسانی پێشینەی دروستبوونی بەردیان هەیە ساڵانە پشکنینی سۆنەر و فەرمانی گورچیلە ئەنجام بن. هەروەها نابێت تەنها پشت بە ئازارشکێنەکان بەسرێ بۆ کەمکردنەوەی نیشانەکان، بەڵکووە بێت دڵنیا بکرێتەوە کە ڕێڕەوی میز بە تەواوەتی کراوەیە. پاراستنی کێشی لەش و کۆنتڕۆڵکردنی فشاری خوێن لە پاڵ چارەسەرە بەردەکەیە گرنگترین هەنگاون بۆ ڕێگری لە پەککەوتنی هەمیشەی گورچیلەکان. بەڕێزان باس لە سزبوونی گورچیلاکەین بە شێوەیەکی گشتی کاتێکە بەردێک ببێتە هۆکاریەوەی کە ئەم خوێنە بەپی پێویست نەڕواوە فلتەر نەبێ یاخود دوایەوەی کە فلتەر بووە نەگاتە میزەڵان و لە ڕێ میزەڕۆ دەرنەچێ یەک کۆمەڵ گرفت دروستەکە. یەکی لە گرفتەکان ئەوەیە تۆ سۆندەیەکت هەیە پێویستە بۆیە ئاوەکە بڕوا، بەڵام لە شوێنێکا سۆندەکە گیراوە یاخود لولی خواردوو و پێچی خواردووە ئاوەکە ناڕوا چییە بێ ئاوەکە هەموویە گەڕێتەوە و ڕەنگە و جیهازەی کە ئاوەکەشی پێنێری تێک بچێ. لێرەش بە هەمان شێوە بە هەمان بابەت ڕوویە کاتێککە ئەم میزە نایەتە خوارەوە لە ڕێگەی میزەڕوو دەرچەکانەوە نایەتە دەروەی جستا شتێک ڕۆیە بە ناوی هایدرۆنیفرۆسس، ئەمیش بریتە لە گەڕانەوەی ئەم میزە بۆ ناو فلتەرەکانی گورچیلە. یعنی تۆم ئەم گورچیلێ چەندێک خەریکی فلتەرکردنە و دواتر خەریکی ناردنە، بەڵام لە جیاتێوی لە ڕێی میزەڕۆ بڕواوە دەربچێ و لە جستە نەجاتی بێگەڕێتەوە یەک کۆمەڵ گرفت بۆ گورچیلە خۆی دروستەکات. زۆر ڕاستە. هەر لە هەواڵەکە ڕاستان ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگەکە ئەوی ژەوەیە کە تەنها ئازارشوێنەکان بەز نییە بۆی تۆ خۆت لە بەردی گورچیلە پارێزی. ئازارشوێن دەرمانی بنچینەیی نییە، ئازارشوێن یارمەتی دەرە. ئەو کۆمەڵە دەرمانن کە بنمونە نیشانەت کەمەکاتەوە بەڵام کێشەکە لە بنچینەوە چارەسەر ناکە. جا گرفتەکە ڕاستان لەوەیە کە ئێمە خۆمان گورچیلەمان خۆی گەورەوەی دروست کردووە کە ئەگەر کەسێک گورچیلەشی تەندروست بێ ساڵانە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە ساڵانە بڕێک لە خانەکانی گورچیلەی لە دەستیان. بەڵام خۆشبەختانە گورچیلە توانای ئەوەی هەیە کە قەرەبووی ئەو خانە لە دەستچووە بکاتەوە. بەڵام بۆ کەسێک کە گورچیلەی تەندروست نەبێت بە نەک بەردی هەبێ بە نمونە ڕۆژانە ڕێژێکی باش ئاوی نەخوارد بێتەوە هەر گرفتێکی هەبێ ئەوە ڕێژەی ئەو خانانەی کە ساڵانە لە گورچیلەی لە دەستی یا زیاترە بێت ئەگاتە ڕێژەیە کە گورچیلە خۆی توانای قەرەبووکردنەوەی نامێنێ. بۆیە زۆر گرنگە ئەو کەسی کە بەردی گورچیلەی هەیە پشتگوێی نەخاتەنانە دەگەر ئازاریشی نەبێ پێویستە ناوە سەردانی پزیشک بکاتەوە دۆخی گورچیلەی خۆی بزانێ و هەتاوەکەوەی کاگاتە ئەوەی چارەسەرێکی باشۆر بکرێت. بێگومانەوە خاڵێکی زۆر گرنگە چکە سروشتی ئازاری گورچیلە خۆی وایە ئەلەندکە هەمیشە و بەردەوام نی وەکو ئازاری هەوکردن نییە، وەکو ئازارێک وایە کە ناوە کەسەکە بۆیە و ئەو کەسەشکە و ئازاری هەیە وا پێناسەیەکاڵێ وەکو شەپۆلێکی ئازاریەت خاوە بێت و بەهێزە بێتەوە. هەر بۆی زۆر گرنگە دووپاتی قسەکەی ئەلەندەکەمەوە حەبەکانی ئازارشکێن چارەسەر ئازارشکێنەکان چارەسەری هەمیشەیی نین. کاتێکە تۆ چتە لای پزیشکێکی بەڕێزیا خۆت لە سەرویستی خۆت ئازارشکێنێک بەکارێنی ئازارشکێن چارەسەر نییە، تەنها ئازارەکەت لە کۆڵەکاتەوە. بێگومان ئەمە زۆرە ڕەنگەم ئازارە تۆی لە یەک کۆمەڵ ئیشوکاری ڕۆژانە کرد بێ، بەڵام ئەبێ بە دوواداچوون بۆ سەبەب و هۆکاری سەرەکی دروستبوونی ئازارەکە بکەی، نەک تەنها بەدوای ئەوەیە بچی کە ئازارەکە نەمێنێت. لەبەری وەکو باسمان کرد سروشتی بەردی گورچیلەش ئازارەکەی وایە کە جاری وایە هەتا جاری وایە نیتەواتە ئازارەکە ناوەیە. ئەچمە لای یەکێک لە هەواڵەکانی تر
کە باس لە یەکێک لەو شتاناکە کە زۆر ئەم ئازارە زیاکە ئەویش جوڵەی ئەم بەردە بچووکانەیە لە نێو ئەم بۆری حالب و بۆری میزەڕۆنەیە پاچی لەم هەڵە بزانین چی ئەم جوڵەیە زیاکەەوە بۆچی مازارش دروستە بێ فەرموو. توێژینەوەیەکی زانستی لە زانکۆی ئۆکسفۆرتیش کە خاتە سەر پرۆسەی فیسیۆلۆژی جوڵەی بەردی گورچیلە لە ناو کۆئەندامی میزە. ئەم توێژینەوەی باس لەوەکە کە چۆن پارچەیەکی بچووکی ڕق کە لە ناو گورچیلەیە دروست ئەبێت و ئەبێتە هۆی دروستکردنی یەکێک لە سەختترین ئازارە پزیشکەکان کاتێک هەوڵ دەدا بەرەو میزەڵدان تێپەڕ ببێ. کاتێک بەردێک لە گورچیلەوە دەردەچێت و دەچێتە ناو بۆری میزەوە پرۆسەکە لە ڕێگەی گرژبوونە پچڕەکانی بۆریەکەەوە ئەنجام دەدرێت. بۆری میز تەنها 3 بۆ 4 میلیمەتر پانیەکەیەتی بۆی هەر بەردێک لەم قەبارەیە گەورەتر بێت دەبێتە هۆی کشانی توندی دیوارەکانی بۆریەکە. ئەم کشانە دەمارە هەستیارەکان چالاک دەکات و ئاماژەی ئازار بۆ مێشک دەنێرێت. توێژینەوەکە دەری دەخات کە 3 خاڵی زۆر باریک لە ناو بۆری میزدا هەن کە بەردەکان تێیاندا گیر دەخۆن. خاڵی پەیوەندی گورچیلە بە بۆریەکە، خاڵی تێپەڕین بەسەر خوێنبەرە سەرەکیەکانی حەوز و خاڵی چوونە ناو میزڵدان. دکتۆر مارک ویلیامز کە پسپۆڕی بایۆفیزیکی ڕوونیەکاتەوە ئەڵێ ئازاری بەردی گورچیلە بە شەپۆل دێ ئەمەش بەهۆی هەوڵی بەردەوامی بۆری میزە بۆ پاڵانی بەردەکە بۆ خوارەوە. کاتێک بۆریەکە بە دەوری بەردەکەیە گرژەوێ گوشارێکی زۆر دروستەوێ کە ئەبێتە هۆی بریندارکردنی ناوپۆشی بۆریەکە و دەرکەوتنی خوێن لە ناو میزە. ئەو ئاماژە بۆ دەکا کە جوڵەی بەردەکە تەنها فشار نییە بەڵکو کیمیایی جستش دەگۆڕێت و دەبێتە هۆی هێڵنجدان و ڕەشانەوەش. بۆ یارمەتیدانی ئەم گەشتە و کەمکردنەوەی ئازار پزیشکان ئامۆژگاری دەکەن کە نەخۆشی بڕێکی زۆر ئاو بخواتەوە تاوەکو فشاری هایدرۆلیکی میز زیاد بکات و بەردەکە بەرەو خوارەوە پاڵ بنێت. هەروها بەکارهێنانی هەندێک دەرمان کە ماسوولکەلوولەکانی بۆری میزخاو دەکەنەوە دەتوانێت پرۆسەی دەرچوونی بەردەکە خێراتر و بێ ئازارتر بکات. تێپەڕینی بەردەکە بۆ ناو میزڵدان کۆتایی قۆناغە سەختەکەیە چونکە بۆری میزەڕۆ زۆر فراوانترە و بەردەکە بە ئاسانی لە کۆتاییدا فڕێدەدرێتە دەرەوە. ڕاستان لێرە پرۆسەیەکی هەم فیزیایی و هەم بایۆلۆژیە هاتە ڕوو پێمانەڵێ کە بۆچی هەنێجار بەردەکە لە ناو بۆری میزیانەوەی کە لە ناو خەڵکە زیاتر بە بۆری حالب ناسراوە بۆچی لەوێ ئەوەستێ 3 خاڵ هەیە ئەم 3 خاڵە واکەن کە ئەو بەردە بە ئەستەم یا بە زەحمەت بڕوات ئەویش بێگومان خاڵ ئەو خاڵەیە کە لە گورچیلەوە دەرەچێ خاڵی دەستپێکی بۆریەکە ئەو خاڵش کە لوولە خوێنەکانی پیا تێپەڕەبێ و ئەو خاڵش کاچێتە ناو میزڵانەوە بەپێی ئەم توێژینەوەیە بەردەکان لەو 3 خاڵەیە زۆر ئەمێنەوە بۆیە گرنگە دووشت چارەخواست جێبەجێ بکە ئەویژەوەیە کە بڕێکی باش ئاو بخواتەوە ئاو خواردنەوەکە بێگومان پرۆسەیەکی فیزیایی ئەویش واکات کە پەستانێکی زیاتر بێتە سەر بەردەکە و ئاسانتر بڕوە یاخود بەنمونە ناتوان ئەو دەرمانانی کە یارمەتی ئەوەیەن کە ماسوولکەکانی بۆری میز بە باشتر کاری خۆیان بکەن ئەوە ئەتوانێت یارمەتیان بە ئەو دەرمانانە بە شێوی گشتی ماسوولکەکانی چواردەوە خاوەکەنەوە نایڵێنەوە گرژێ زۆرە لەسەر بۆریەکانی میز بمێنێتەوە ئەجا گرفتەکە زۆر جار وەک ئەلەن باسی کرد لەم 3 شوێنەیە ئەوەی کە زۆر ناڕەحەت و بە ئازارە ئەو شوێنەیە کە بۆری میزە چێتە ناو میزەڵانەوە سروشتی جەستەوا دروست بووە کە ئەم بەشە تەسک بوونەوەیەکی تایە لەبەرەوەی ئەو میزەڵانەکە پڕەبێ لە میز ئەو میزە نەگەڕێتەوە هەر بۆیە ماسوولکەیەکی تایە کە گرژیەکە بەس کێشەکە لەوایە تۆ ئەم جارە بەردێکی گەورە هەیە ئەتەوێت بچێتە ناو میزەڵانەوە بۆی بڕوە تۆ ئەم ماسوولکەیەش خۆی گرژەکە ئەم بەردە زۆر زەحمەت دابەزێت و ئەچێتە ناو میزەڵانەوە جا بەداخەوە زۆر جار هەنێ بەردەبینین زۆر عینادن شێوازی پێکاتیان بەڕاستی وا دروست بووە لە ئەڵی بەس ئیشان ئازارە هێندە شوێنی بەرزونزمی تایە هێندە شوێنی تیژی تایە کە ناوپۆشی ئەم بۆریەتەوە برینارەکەن زۆر جار نەخۆشەکەڵێ کاتێکە میزەکەم هەستەکەم خوێنی تایە میزەکەم زۆر ڕاستەم قسەیە ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە ئەم بەردە ناوپۆشی ئەم بۆری و ئەم میزەڕۆیی برینار کردوێ ببێتە هۆکار و دووبارەش ئەو خواردنەوەکە وەکو ئەلەن باسی کرد وەکو وابێ قەسەبێک بێنی فوویەکی زۆر بەم سەرا بکەیت و لەو سەر هەواکە دەرچێت تو ئاوێکی زۆرە نێری ئەم ئاو زۆرە بێتەوە کاریەوەی کە بەردەکە ئاسانتر بڕوە لە دۆخی پێشمان زۆر ڕاستە چینە لای شیتر لە پێشکەوتنە تەکنەلۆجیەکان وەگەزین کە تەکنەلۆژیا یارمەتیدەرێکی زۆر باشی پزیشکانە لە هەموو بوارەکە ئێستاش سنتەری پزیشکی کلیڤلاند کلینیک جۆرە لیزەرێکی نوێیان پەرەپیاوە کاتوانێت یارمەتی لە ناوبردن یاخود تێکشکانی بەردی گورچی لە بات باشینە لای ناوەڕۆژی هەواڵەکە
لە نوێترین پێشکەوتنی پزیشکیدا پسپۆڕانی سنتەری پزیشکی کلیڤلاند بەکارهێنانی تەکنەلۆژیای لێزەری سیلیۆمیان وەک شۆڕشێک لە چارەسەری بەردی گورچیلەدا ڕاگەاند. ئەم تەکنەلۆژیایە کە جێگەی لێزەرە کۆنەکانی گرتوتەوە توانایەکی بێوێنەی هەیە لە وردکردنی بەردە زۆر ڕەقەکان بۆ تەنۆلکەی زۆر ورد کە هاوشێوەی تۆزوان. ئەمە ژوای کردووە پێویستی بە نەشتەرگەری بڕین نەمێنێت. سیستەمی لێزەری نوێکار ئەکات بە لەرکردنێکی زۆر بەرزکە گاتە نزیکی 2000 هێرتز. ئەمەش ڕێگە بە پزیشکەیات بەردەکە لە ناوەوە بچووکێتەوە و ببێ ئەوەی کە بەردەکە بجوڵێت. ئەم تەکنەلۆژیایە لە ڕێگەی بەکارهێنانی هەناوبینێکی زۆر باریک و نەرم ئەنجامەدرێکە لە ڕێڕەوی میزەوە دەچێتە ناو گورچیلە. داتاکان دەریان خستووە کە ڕێژەی سەرکەوتنی ئەم ئامێرە لە پاکردنەوەی تەواوەتی گورچیلە لە بەرد ئەگاتە زیاتر لە 195 تەنها لە یەک دانیشتنا. دکتۆر ستیڤن پاڵ پسپۆری تەکنەلۆژیای پزیشکی دەڵێت لیزەری سیلیۆم وەک ئەوە وایە کە چەقۆیەکمان هەبێت تەنها بەردەکە دەبڕێت و هیچ زیانێک بە شانەکانی دەوروبەری ناگەێنێت. گەورەترین سوودی ئەم تەکنەلۆژیای ئەوەیە کە بەردەکەت دەکات بە غوبارێکی ئەوەندە ورد کە نەخۆشەکە بەبێ ئازار لە ڕێگەی میزەوە فڕی دەدات بێ ئەوەی پێویستی بێت پارچەشکاوەکان بە ئامێری تر دەربێنرێن. ئەمە کاتی نەشتەرگەری بە ڕێژەی لە 150 کەم کردوتەوە و نەخۆش دەتوانێت لە هەمان ڕۆژدا بگەڕێتەوە ماڵەوە. پزیشکان ئاماژە بۆ دەدەن کە ئەم تەکنۆلۆژیایە بە تایبەت بۆ ئەو کەسانە گونجاوە کە بەردی گەورە و فرەجۆریان هەیە یان ئەو کەسانی کە ناتوان دەرمانی ڕوونکردنەوەی خوێن ڕابگرن. بەکارهێنانی ئەم لێزەرە مەترسی خوێنبەربوون و هەوکردنی دوای نەشتەرگەری بە شێوەیەکی بەرچاو کەمەکاتەوە. چاوەڕوانەکرێت لە چەند ساڵی داهاتووە ئەم ئامێرە ببێتە ستانداردی جیهانی و کۆتایی بە سەردەمی نەشتەرگەریە کراوەکان بۆ بەردی گورچیلە بهێنێ. بەڕێزان هەر کاتێ باسی نەشتەرگەریەکرێ بێگومان تۆ نەشتەرگەری بۆ وایکەی کە چارەسەری دۆخیم نەخۆشە بکەی بەڵام لە بیری نەکەین نەشتەرگەری ئەم نەخۆشە خاتە دۆخێکی ناهەموارەوە ناهەموارەکەش بیتێلەوەی هەر نەشتەرگەریە تۆ کۆمەڵە چارەسەر درێ بەم نەخۆشە بێهۆشکەری پێدرێ لە ڕەنگە خوێنێکی زۆری لێ بڕوە جگەلەوەی کە ڕەنگە لە ئەسنا و لە کاتی نەشتەرگەریەکە هەڵەیەکی نەخوازرا و ڕووباکە مەترسی بۆ سەرجانی نەخۆشەکە دروستکە یەکێک لەو چارەسەر زۆر باشانەی کە هەتا ئێستا بەکاریە و پێشبینیەوە کرێت بێتە یەکەم هێڵی چارەسەر بۆ نەخۆشی بەردی گورچیلە بابەتی شکاندنی بەردە لە دەرەوەی جستە وەکو لێزەر بۆ نمونە بەبێەوەی تۆ پێویستە بۆ بێ نەخۆشەکە بکەیتەوە هەناوی نەخۆشەکە بینی لە ڕێگەی سۆنەر و کۆمەڵێ ئەجیزەیترەوە تۆ هەناوبینی ئەەکەی و دواتر لێزەرەکە لە دەرەوەی جستە بە جستە ئاشناکیت و بەردەکە ورد و خاشەکەیت و ئیشکێنیت و لە ڕێگەی میزۆ بەڕاستی زۆر ئاسانتر ئەڕواوەک لەوەی کە تۆ بەردێکی گەورە هەبێ لە شوێنێکا گیر ببێ و نەڕوە جا ئەم لێزەرە تازەیە زۆر ئاسانترە بەکارهێنانی مەترسیەکانی زۆر کەمترە بابەتی دروستبوونی خوێن و بریناربوونی بۆریەکانی زۆر کەمترە بۆی پێشبینیەکرێت بەیەکێ لە باشترین چارەسەرەکان بۆ بێگومان زۆر ڕاستە ڕاستان هەم ناڕەحەتی لە نەخۆشەکە کەمەکاتەوە هەم خودی کارکردنی ئەم نەشتەرگەریەش زۆر ئاسانترە واتە لێرە پێویست ناکە ئامێریکی تر بەکاربێنن کە بەردەکەی پێبێننە دەرەوە ئەمان تەنها بەردەکە لە ناو گورچیلەیان لە ئەیهێنن ئەم بەم ئامێرە وردیەکەن قەباری بچووکە بێتەوە وەکو توێژینەوەکە ئەڵێ وەکو تۆزێکی لێت کە خۆی وردە لە ڕێگەی میزەوەکرێتە دەرەوە بۆ ئەمە ئەم نەشتەرگەری ڕاستان تەنها ئاسانکاریەکە بۆی کە بەردەکە ئاسانتر لە ڕێگەی میزەوە بێتە دەرەوە نەوەک نەشتەرگەریکی گەورە بێت و خۆیان بەردەکە بێنە دەرەوە جالند هەر لە چارەسەرەوە چم بۆ چارەسەرێکی ترکەمیشان بریتە لە چارەسەرە ژیریە دەستکردەکان وای لێ هاتۆ بەڕاستی ئەمە بەشێکی هەواڵەکانی ڕۆژەکانمان ڕێک ئەبێ هەواڵێکی ژیری دەستکردنی ئەوەندە پەیوەندی و پەیوەستی بە بابەتی پزیشکیەوە هەیە ئەوەندە هەماهەنگیان هەیە لەگەڵ دنیای پزیشکیە باز لەواکرێت کە ژیری دەستکرد چارەسەرێکی تازەی هێناوەتە نێو بازاڕەکانی پزیشکیەوە بۆ لە ناوبردن و چارەسەرکردنی نەخۆشیەکانی گورچیلە بە دیاریکراوی بەردی گورچیلە با پێکۆ بچین لای کۆتا هەواڵی ئەمڕۆمان و بزانی ناوەڕۆکەکەی چییە توێژەرانی زانکۆی ستانفۆرد و زانکۆی واشنگتنیش کار لەسەر پەرەپێدانی سیستمێکی نوێی تێکەڵاو دەکەن کە بریتیە لە ژیری دەستکرد شەپۆ لە دەنگیە چڕکراوەکان بۆ چارەسەرکردنی بەردی گورچیلە بەبێ ئەوەی ئامێرەکە بچێتە ناو جستەی مرۆڤەوە ئەم تەکنۆلۆژیایە کە بە شکاندنی بەرد بە شەپۆلی تەقینەوە ناسراوە قۆناغێکی نوێ لە پزیشکی بێ ئازار لەم تەکنۆلۆژیا نوێیەدا سەرەتا سیستمێکی ژیری دەستکرد وێنە تیشکەکانی نەخۆشەکە شیکار دەکات و بە وردی پێکاتی کیمیایی بەردەکە و شوێنەکە دیاری دەکات
پاشان ڕۆبۆتێکی ورد بەکارهێنانی شەپۆلە دەنگەکان ئاڕاستەی بەردەکە دەکات. جیاوازی ئەمە لەگەڵ ئامێرە کۆنەکانی ESWL ئەوەیە کە ئەمە زۆر وردترە و پێویستی بە بەنجی گشتی نییە. زیرەکی دەستکردەکە لە کاتی نەشتەرگەرێکەدا چاودێری جوڵەی گورچیلە دەکات لەگەڵ هەناسەدانی نەخۆشەکە و ئاڕاستەی شەپۆلەکان ڕێک دەخاتەوە تاوەکو تەنها بەردەکە پێکێت. دکتۆر ریمۆند میلەر کە سەرۆکی تیمی توێژینەوەکەیە ئەڵێ ئێمە ئێستا ئەتوانین بەردێک لە ناو جەستەیە بشکێنین بەبێ ئەوەی کە نەخۆشەکە هەست بە هیچ ئازارێ بکە. ژیری دەستکرد یارمەتیمانەیە بزانین کام جۆرە برد بە چه هێزێک گەشتێت. ئەمە ژواکە زیان بەشانەکانی گورچیلە نەگا. ئەمە داهاتووی پزیشکیە کە تێیدا نەشتەرگەری وەک پشکنینێکی ئاسایی لێدێت. ئەو ئەشڵەیە کە ئەم ئامێرە تەنانەت ئەتوانێت بەردەکان بجوڵێنێ و ڕێکیان بخات بۆ ئەوەی کە ئاسانتر بێنە خوارەوە. ئەم تەکنەلۆژیایە لە ئێستادا لە قۆناغی تاقیکردنەوەی کلینیکی کۆتاییدایە و ئەنجامەکان سەرنجڕاکێشن. یەکێکی تر لە تایبەتمەندیەکان ئەوەیە دەتوانێت لە ناو کلینیکەکاندا ئەنجام بدێت نەک تەنها لە ژووری نەشتەرگەری. پسپۆڕان پێیان وایە ئەمە شۆڕشێکی گەورە دەبێت بۆ ئەو نەخۆشانی کە بەردەوام بەردروست دەکەن، چونکە دەتوانن بەبێت ڕز لە کاریگەری لاوەشەکانی بەنج و نەشتەرگەری بەردەکانیان لە ناو ببەن پێش ئەوەی گەورە ببن و کێشە دروست بکەن. ئەم دوو هەواڵەی کۆتایی ڕاستان زۆر سەرنجڕاکێش و ئێمە لە هەواڵی چوارەمە تەکنەلۆژیایەکی زۆر تازەمان خستە ڕوو کە زۆر سەرنجڕاکێش و بەڵام ئێستا شتێک کە لەویش سەرنجڕاکێشترە و بێ ئازاتر و بێکێشەترە. ئەویش ئەم سیستمە تەنها لە ڕێگەی ژیری دەستکردەوە ئەتوانێت جۆری بەردەکە دیاری بکات، ئەتوانێت قەباری بەردەکە دیاری بکات، ئەتوانێت ئەو پشکنینانی کە بۆ چارەخوازەکە ئەنجامدراوە لە ڕێگەی ژیری دەستکردەوە لێکدانەوەی بۆ بکرێت، پاشان لە ڕێگەی ڕۆبۆتی بچووکەوە ئەم بەردە ئەتوانێت مامەڵی پێوە بکرێت، ئەتوانێت تێک بشکێنرێ، تەنانەت دەڵێ ئەتوانێت شوێنەکەی بجوڵێنێ بۆی باسانتر بڕاتە ناو بۆری حالب و باسانتر بڕاتە دەرەوە. دیخەتی ئەو قسەی ئەخیر ماوەڕاستیەوەی خۆدەوەی کە ئاڵێ ئەمریکی بچووکە نێری ئەم بەردە ئەگەر بۆ نمونەوە هەڵکەوت بێ کە ئاوها بێ نەتوانێت بڕوا بەردەکە ڕێکەکەیتەوە بۆی کە باشتر بڕوا بە بێوی تێکیشکێنی بێگومانە ئەلەندەمە ئاکامەکانی نیشتەرگەریەکان ئاسانترەکە ئاکامی چارەسەرەکە ئاسانترەکە تۆ نە بەردەکە تێگەشتێنی نەمەترسیەوە دروستەکەی کە برینار ببێ زۆر بە ئاسانی لە ڕێگەی ژیری دەستکرد بە بێ ئەوەی نەخۆشەکە برینارکەی بە بێ ئەوەی کە نەشتەرگەری قورسی بۆ بکەی لە ڕێگەی ئامێرێکەوە لە ڕێگەی شاشە و کۆنتترۆلێکەوە تۆ نەشتەگەری خۆتەکەی پێ ئەچێ داهاتوی پزیشکی هەمووی وای لێبێ پێچێ بە شێوەیەکی گشتی لە نێو دنیای پزیشکی و لە نێو زانست و لە نێو کۆلێژەکان وای لێبێ کە زانستی ژیری دەستکرد هەماهەنگی هەبێ لەگەڵ دنیای پزیشکی خوێندەکان فێر بکرێ بۆی کە چۆن ژیری دەستکرد بەکاربێن لەبەرێ بەڕاستی لە داهاتوە نەکرد دنیای پزیشکی هەمووی بەرەوەکە سوود لە ژیری دەستکرد وەربگرێ. جا پێم خۆشە بینران لەگەڵمان بمێنن بڕگەی دووەممان وەک باسم کرد تایبەتەکەین بە پرسیار و وەڵامی تایبەت سەبارەت بە بەردی گورچیلە ئەم بەردەکە کۆمەڵی گیر و گرفت دووسەکە کە نایڵێ میزە بێتە خوار و ئاکامەکانی چی و ماکەکانی چین کۆمەڵە پرسیارمان ئامادەیە بەڵام موچانێکی کورت وەرەگرین و دواترە گەڕێنەوە خزمەتتان لەگەڵمان بمێنن. ڕێزانم دووبارە بەخێربێنەوە سڵاوتان لێبێت درێژە بە باسی ئەمڕۆمانەین کۆمەڵە پرسیارمان ئامادەیە ئەوە بێگومان و کۆمەڵێ وەڵامی باشیش چاوەڕێ و پرسیارانەیە بە میوانداری زۆر ڕێز دکتۆر ڕەوا عومەر پسپۆڕی نەشتەرگەری میزەڕۆ گورچیلە و میزەڵان و پرۆستاتیش دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس. خۆشحاڵین زۆر بەخێراتی دکتۆر پێم خۆشە سەرەتا کەمێک گفتوگۆ و کەمێ بە شێوەیەکی گشتی باسی بەردی گورچیلە بکەین. بەردی گورچیلە خۆی چییە لە چی دروسە بێ و ئازارەکەش چۆن نەخۆش بشانت؟ بەڵێ طبعاً بەردی گورچیلە بەهۆی چەند هۆکارێک کۆڕایەت یەکێ لە هۆکارەکان هۆکاری بۆ ماوەیە کە توانین بڵێن گەورەترین هۆکاری بۆ ماوەیە و هۆکارەکانیش کەم خواردنەوەی ئاو بۆ وشک بوونەوەی لەش وە کەم میزکردن و خست بوونەوەی میز لە ناو گورچیلەکانە دەبێتە هۆی نیشتنی ئەو کریستاڵانەی کە لە گورچیلەوە دەرەچن و دروستبوونی بەرد لە ناو ژوورەکانی گورچیلەدا و ئەم جۆرە بەردانش کە لە گورچیلان هەندێکیان بە پێی قەبارەکەیان لە گورچیلامێنەوە هەندێکیشیان دابەزنە خوارەوە بۆ ناو بۆری حالب ئەو بۆری کە لە بینی گورچیلە و میزەڵانە هەتاکو لە ناو گورچیلەکە بێت بەردەکە بێدەنگە
زۆر جار ئازار دروست ناکات بە تایبەتی ئەو بەردانەی کە خڕن و تیژنین کە ناچە بە ناو گورچیلەکە لەناو گورچیلەکە بێدەنگە و لەوانەیە چارەخوازەکە هەستی پێنەکە ئەسڵن کە بەردی هەیە بەڵام کە هاتە خوارەوە بۆری حالبی کرد و گورچیلەکەی ئاوسان ئەو کاتە چارەخوازەکە لەوانەیە کۆمەڵە نیشانەی بۆ دروست بێت و هەندێک جار و زۆر توانین بڵین زۆربەی جارەکان بە ئازارێکی زۆریان بۆ تەواری ئازارێکی زۆری کەلەکەی هەیە دڵی تێکەڵیێت یا ئەڕشێتەوە هەندێک جار لەرزوتایی لەگەڵایە زۆربەی کات ئەو عیلاجای ئازارانش کە لە تەواری بۆیانەکەین ئەوانش ئازارەکەی ناشکێنن بەم شێوەیە یەن بۆ لامان و هەندێک جاریش میزەکەیانە ببەخێن باشە دکتۆر باسیەوەت کرد کەوتی ئەگەر لە گورچیلیا بێ بێدەنگە ئازاری نییە باشە ئەو چارەخوازانی کە بەردەکەیان لە گورچیلیا ئەمێنێتەوە مەسەرەن ڕەنگە بۆ ساڵانێکی زۆر نەزانێت کە بەردی هەیە ئایا لێرە گرفت بۆ گورچیلە دروست ناکە کە بەردی هەبێ و پێی نەزانرێ بە تایبەتی ئەو چارەخوازانی کە کێشی گورچیلیان هەیە خۆیان بۆ نمونە ئەتوانین بڵین بەشێک لە یوریا و کراتینەکان کەمێک بەرزە یاخود بەرەو سستی چۆ گورچیلەکان ئەو چارەخوازانە زۆر پێویستە کات بەردی گورچیلەکانیان لابرێت بۆی هیچ چانسێک بۆ نەدرێت کەم بەردە ڕۆژ ڕۆژان بێتە هۆی زەعیفکردن و سستبوونی گورچیلەکە بەڵام ئەگەر بەردەکە لە 4-5 ملیما بێت یاخود تاکو 6 ملیمیش ئێمە توانین لە ڕێگەی چارەسەرەوە و لەگەڵ پێدانی ڕێنمایی و گۆڕینی نەمەتی حیات وکو وەرزشکردن وکو ئاو خواردنەوەی زۆر کەم خواردنەوەی ئەو خواردنانەی کە سوێری و شەکری زۆر تایە و کەم خواردنی پرۆتیناتەکان بە تایبەتی گۆشتی سوور هەروەها چەرەساتەکان ئەتوانم بڵم بەشێکی زۆری کۆمەڵگای خۆمان حەزی بە چەرەسە بە دیاریاریەوە بێ یا بە دیار فلیمەوە بێ یاخود دوای نانخواردن بێت هەمومان حەزمان بە چەرەسە و بەشێکی زۆری هۆکاری بەردەکان لە ڕاستیە لە کۆمەڵگای خۆمانە چەرەسە ئەتوانین بڵێن لە سا 70 بۆ 80 ئەو بەردانی کێن بەلامان جۆری کالسیۆم ئۆکزەڵیتە کە بەشێکی زۆریان لە بەهۆی چەرەس و بەهۆی خواردنی سوێرەوە دروستەبن بەداخەوە چارەخوازەکان ئاوی پێویست ناخۆن لەگەڵ ئەو خواردنە سوێر و چەرەسە زۆری کە وەریەگرن بێت هۆی دروستبوونی و کریستاڵان لە گورچیلا و ئەگەر چارەخوازەکە خۆی بەردی هەبێت بەردەکەی گەورەترە بێت وەرن ئەگەر 5 ملیۆن بێ بە حوتە بێ بەدا کێشی بۆ دروستەکات ئەو کاتە هەندێک جار تووشی نازوڕ و نەشتەرگەریەکات و هەندێک جاریش توانین بڵێنەوانی کە لە خوارد ملیمەوەن بە تایبەتی 5 ملیم و 6 ملیم زۆربەی زۆری چارەخوازەکان لە سا 70 بۆ 80 ئەتوان لە ڕێگەی ئەو چارەسەر و عیلاجانی کێمە پێیانین و لەگەڵ ڕێنمایەکانە لە مای هەفتەی بۆ 2 هەفتە بتوان فڕێ بن زۆر باشە دکتۆر پرسیای داهاتووم ڕێک ئەوە بوو ویستم پرسیار لەسەر جۆرەکانی بەردکەم با کەمێک گفتوگۆی لەسەر بکەین کەواتە من خۆم لام پرسیار بوو سەرەتا کە بۆچی بەم تەناوترێ بەرد بەڵام دوای کە بەدا چوونم کرد هەر بەکو بەردی کە لە سروشتا هەیە لە کانزا دروست بووە میش باوترین ئەو کانزایانە چینێکیانە پێ عشق ناکردینەوەی کە وتە لە چەرەسا زۆرە بەڵام جۆرەکانی تر چین ئەم کانزایان بەردە لە چی دروست بوو پێکاتەکەی چۆنە بەڵێ تقریبان حەو نوع بەردمان هەیە لە گورچیلا ئەوەی کە زۆر کۆمەن بێوتمان جۆری کالسیۆم ئۆکزەڵیتەوە تە لە کالسیۆم پێکات و لەگەڵ ئۆکزەڵیتە وتە لە چەرەسا زیاتر لە چەرەسا هەیە توانین بڵێن خواردنی خۆش ئەبێتە هۆی زیاتر ڕشتنی کالسیۆم ئۆکزەڵیت و هەندێک جاریش ئێمە میکس ستۆنمان هەیە واتە بەردێکی تێکەڵاو لە هەموو ئەلێمنتەکانی تایە چەند کانزایکی جیاواز چەند کانزایەک تایە و یارمەتیەکەیان بۆی بێکەوە پێک هاتیەک دروستکەن کە پێ بڵێن میکس ستۆن و جۆرێکی بەردمان هەیە پێڵێن ئینفێکتد ستۆن واتە بەردێکە لە هەوکردنی بەردەوامی میزەڕۆ دروست بووە باشە ئەمە پێڵێن ستروڤیت ستۆن یا ئینفێکتد ستۆن ئەمە زیاتر ئەو بەکتریایانە لە ناو بەردەکا خۆیانە شارنەوە و ئەم بەردەش تایەت و گەورەترە بێت لەگەڵ هەوکردنی بەردەوامی گورچیلەکە هەم بەردەوە هەم هەوکردنیش بەڵێ یەکێکە لە جۆرە خەتەرەکان لە بەرد کە بێتە هۆی بەردەوام هەوکردن لە گورچیلەکە و هەندێک جار بەداخەوە سستکردنی گورچیلەکە و هەندێک جاریش وا لە چارەخوازەکە کە تووشی لەرزوتایەکە و حاڵی تێکەچێت لە عینایە داخڵە بێت و گورچیلەکەی پڕەبێت لە جەراحەت ئێمە هەندێک جار لە ڕێگەی ناوزوور و نەشتەرگەری و ناچارین کە سۆندە بۆ گورچیلەکە دانین یا سۆندەی داخلی بێ یا سۆندەی دەرەکی بێت تاکو و جەراحەت و هەوکردنەکەی دابێزێت و پاشان بەردەگی بۆ لابرێت و بەردی تریشمان هەیە جۆری یوریک ئەسیدە زیاتر بەهۆی گۆشت خواردنەوە تووشێوێت یوریک ئەسید ئەتوانێت بە تەنیا بێت ئەتوانێت لەگەڵ کالسیۆم و ئۆکزەڵیت و کۆمەڵێ مادەی تریشا بەیەکەوە بێت بەڵام پیور یوریک ئەسید جۆرێکە لە بەردەکان کە بۆی گۆشت خواردن و پرۆتیناتی زۆرەوە دروستە بێت واتە ئەو کەسەی یوریک ئەسیدی لە ناو جسمیان لە ناو خوێنیا بەرزە و ئەکرێت نیشانی دائالملوکیشی هەبێت بەڵاتە نەخۆشی پاشاکان ئەویشی لەگەڵایە بەڵێ جاری وهەیە ئەویشی لەگەڵایە و لە میزەکەیان میزەکەی ترشەڵۆکی زیاتری تایە کەواتە PHەکەی لەناو میزەکەیە
کەمە لەبەرەوە ئێمە هەدەفی سەرەکیمان لەو جۆرە بەردانە ئەتوانم بڵێن بەشێکی زۆریان لە ساهشتیان بە دەرمان و بە ڕێنمایی ئەتوانن ئەو بەردانە بتوێنەوە چکە چڕێکەکەیان کەمە لە یوریکەسیت پێکاتون ئێمەش دژی ئەوە عیلاجیانەی نێواتە میزەکە بەرەو تفتیە بین بۆی هاوسەنگی بکات و وردە وردە توانن بەردەکە بتوێنینەوە فڕێ بین. زۆر باشە دکتۆر وەگەزانی کە خۆش ئاماژە و پێیان ڕەنگی میز دەرخەری تەندروستی گورچیلەیە جا باشترین یان تەندروستین ڕەنگی میز چۆنە بەسەرەن چارەخوازت چۆن بزانێت لە ڕێگەی میزەکەیەوە کە تەندروستی گورچیلەی باش نییە یاخود ڕێژەی پێویست ئاوی نەخواردوێتەوە. بەڵێ طبعاً باشترین شت بۆ ئەو کەسانی کە هەوکردنی گورچیلیان هەبەوە پێشتر یاخود بەردی گورچیلیان هەبوو پێشتر ئەوەیە نێڵن میزەکان خست بێتەوە واتە تا بتوانن ڕەنگی میزەکان بەرەو سپی بڕات و ئەگەر زەردێکی کاڵیش بێت تا ڕادەیەک مەقبولە کێشەی نییە بەڵام تا خستر بێت و تاکە زەرتر بێت واتە ڕێژەی چڕی میزەکە و کریستەلایزیشن لەناو گورچیلە و لەناو میزەڵانە زیاتر بێت و احتیمالی دروستکردنی بەرد و هەوکردن زیاتر بێت و ئێمە بیریشمان نەچێتەوە یەکێک لە مهمترین بەرگریکردنی لەش دژی هەوکردن و بەردی گورچیلە ئەوەیە لەش ئەتوانێت میزی زیاتر بکات و ئاوی زیاتر بخۆیتەوە بۆی ئەو کۆبوونەوەی ئیلتیهابات و بەردە دروست نەبێت کەواتە ڕەنگێکی تۆق ئاماژێ بووی کە کەسەکە پێویستە ڕەنگی تۆ زیاتر بێ یاخود بوونی خوێن لە میزە یاخود بوونی کریستاڵ لە میزە یاخود کزانەوە لە کاتی میزکردنە یا هەندێک جار بەداخەوە بەردەکانی نەخوارەوە ئەبێتە هۆی گیران و قەتەعبوونی میزکردن لە کاتی توالێتە ئەمانە هەمووی حاڵەتێکن لەو کەسانە ڕایە کە هەوکردن و بەردی گورچیلیان هەیە. دکتۆر باسی ئەو کەسانە بکەین کە نەخۆشیەکەیان نییە ئێستا بەڵام ئەگەری توژبوونیان بە بابەتەکە زۆرە بەرمونەوە کێکلەوانی خۆت باسەکرد لایەنی جینات و بۆ ماوەیە ئەگەر کەسێک لە کەسانی یەکەمی خێزانە ئەم گرفتەی هەبێ بنمونە باوکییان دایکی بەردی گورچیلێ هەبوو بێ پێشتر ئەم گیر و گرفتەی هەبێ و بە چارەسەر بۆی لابرابێ ئەم منداڵە پێویست بە پشکنی نەکات لە چەند ساڵی و ئەگەریەوەی هەیە کە ئەم بەردە لە میشا دروست ببێ. بەڵێ لە منداڵە زۆربەی ئەو بەردانی کە هەمانەوە کە دووبارە بنەوە جۆری سستینە بەردێکمان هەیە ناوی سستینە بەهۆی تێکچوونە لە ناو جینەکانیا جۆرێکە لە نەخۆشی کە ئۆتۆسۆمال ڕسێسڤە لە ناو جینەکانە ئەم مناڵە هەرچەند نەشتەرگەری بۆ بکەی هەرچەند بەردەکانی بۆ لاوەی بەردروست دەکاتەوە تەنها پێدانی کۆمەڵێک عیلاج و ڕێنمایی ئەتوانێت ڕێژەی دروستکردنی بەرد کەم کاتەوە و پێویستی بە متابعەیە هەموو 6 مانگ جارێک کەواتە پێویستیان بە چاودێری بەردەوام هەیە پێویستیان بە چاودێری بەردەوام هەیە بە تایبەتی ئەوانەی کە جۆری بەردەکەیان سستینە بەڵام هەندێک حاڵەتی تر هەیە وەکو ئەو بەردانی کە کالیسیۆم منەوانە یەک جار بۆی لا ئەبیت یاخود چارەسەری بۆ بکەیت دواوەیە بەردەکە فڕەیە بۆی لابرێت بەهۆی ڕێنمایەکان و ئەو خواردنەوەی زۆر و کۆمەڵی عیلاجەوە بتوانێت دروستی نەکاتەوە. دکتۆر ئەو ڕێنمایانە چین بۆ مناڵانە کە ئەو جۆرە بەردیان هەبێ ئەو جۆرە بەردیان هەیە بێت لە خواردنە بۆ نمونە جپسی ئەمانی کە خوێی زۆری پێ و ڕۆنی زۆری پێوە ئەمانەکەم بخۆن و لە پرۆتیناتەکان ئاگیان لە خۆیان بێت طبعاً بەپی ئەو فەحسانەی کە بۆ یەکێنمە فەحسێکمان هەیە فەحسی 24 ساعتی میزە هەموو ئێلێمنتەکان جیاکەینەوە کە ڕێژەی سستینەکەی چەنە یاخود ڕێژەی کالسیۆم و ئۆکزەڵیت و یوریک ئەسیدۆمانی چەنە بەپی ئەوە ڕێنمایێنێ و بەپی pH یورونەکەی کە ترشەڵۆک یورونەکەی زۆرەیە کەمە بەپی ئەوە هاوسەنگی لە میزەکەی دروستەکەین بۆی دووبارە هەڵ نەیاتەوە یاخود دەگەر هەڵیشیایەوە ئێمە ئاتلیست بتوانین دوای خین باش بەو شێوەیە. باشە دکتۆر باسی ئەو کەسانەکەین کە بەردی گورچیلیان هەیە بەڵام باز لەوە کە نەڵێن لە بارودۆخێکی دیاریکراوە ئازارەکەمان زۆرترە بێ بۆ نمونە سەرمامان زۆر بیستووەڵێن هەستەکەم لە سەرمایە ئازارەکەم زیابێ هەیەڵێ هەستەکەم لە کاتی جوڵەی زۆر و وەرزشکردن ئازارەکەم زۆرە بێ هەیەڵێ کە ئەو کەمە خۆمەوە باسی هۆکارە جیاوازانەکەین کامە زیاتر لەم هۆکارانە زۆر کاریگەرە و زیاتر دۆخەکە خراپترەکە. ئەتوانین بڵین ئازاری گورچیلە لەگەڵ ئازاری پشتە زۆر نزیکن لە یەکەوە یعنی زۆر بێ چارەخوازانەی کێن بۆ لامان ئێمە بێ بۆیان جیاکەینەوە کەم ئازارە ئاهی گورچیلەیە یا ئازاری ماسوولەکانی پشتێتی یا تەشرمجاتێکە یا کەمی ڤیتامینەکانە وەکو بۆ نمونە ڤیتامین دی ڤیتامین B12 هەندێک جار بێتە هۆی تەشنجاتی عەزەڵی و ئازار بۆ چارەخوازەکە لەم حاڵەتانە کە ئێمە سۆنەر بۆ چارەخوازەکەکەین یا فەحسی تری بۆکەین وەکو فەحسی میز و ئیشکردنی گورچیلەکان بۆمان دەرەکەوێت کە ئەم ئازاری ئەم چارەخوازە هەیەی پەیوەندی بە گورچیلەوە هەیەی یاخود پەیوەندی بە سیستمەکانی ترەوە ئێمە بێت یەکەم شت سیستمەکانیکتە دەرکەین کە ئیشەکەمان لەناو گورچیلە و بۆری حالبایە بەپێی ئەو ئازارەی کە هەیە بێت ئازارەکە لە گورچیلەوەیەتە خوارەوە بەرەو میزەڵان
یاخود ئازارەکە لە پشتیەوە چێ بەرەو قاچی. باش طبعاً وەصفی ئازارەکە زۆر مهمە بۆ دکتۆر کە بتوانێت وەصفێکی دقیقمان بۆ بکە. ئازارەکە تیژەیە تیژ نییە، ئازارەکەی لاقی بە هەناسەدانەوە یانە، چارەخوازەکە حاڵەتی قەبزی لەگەڵا یانە، میسکردنی چۆنە، ئایا ئەتوانێت بە ئیسراحەت میز بکات، شەوان چەند جار هەڵسێ بۆ میزکردن، لە کاتی میزکردنا زەخت دەکات یا زەخت ناکات، میزەکەی زەعیفە یانە. طبعاً ئەمە هەموو ئەم پرسیارانە پزیشکی پسپۆر بەرەو تەشخیصێکە بات، بەرەو ئامانجەکەی بات و بەپی ئەوە قەرارەیات کە فەحسەکانی چی بێ و هۆکاری ئازارێکی چارەخوازەکە چی بێت. بڵێ دکتۆر دووپاتەکەمەوە لە شوێنی ئازارەکە بۆی تاو ڕوون بێتەوە گەر بکرێ بۆی دەستمان بۆ بخەیتە سەری ئەوەی کاوتێ لای خۆمان کەلەکە زۆر ناسراوە واتە ئەم شوێنی کە من ئێستا دەسم خۆ سەری شوێنێکی ڕاستە بۆ ئەوەی کاڵێ نەگەر کەسێک ئازاری بەردی گورچی لێ تۆزە خۆلولکەیت ئەبێ ئازارەکەەوە بە قۆت بێ ئاو لێ بکات کاتەوە شقاڵێکی گرنگە ئازارەکە بێونە بەهێز بێ کە نەخۆشەکە بە کوردەواری لە لور وا وەصفی کردووە ئەڵێ تویستین پین، بڵێ یعنی چارەخوازەکە هەواکە ئازارەکەی زۆر زۆرە بەلایەکەوێت. ئازارەکە بەو شێوەیە نەک ئازارێکی تابڵی مامناوەند ئەڵێت وەڵا 2 هەفتەی ئازارێکم هەیە لە پشتمایە نازام هەردوو لامە، عادەتەنەوە ئازارە ئازاری پشتە. زۆر بەدەگ من گورچی لە هەردووکی بەیەکەوە بێشێت، چکە هەر گورچیلەیەک نێرف سەپلای خۆی هەیە، دەمارەکانی خۆی هەیە، بۆری حالبی خۆی هەیە، بە دەرچەیەکی جیا ئەچێتە ناو میزەڵانەوە. زۆر دەگ من هەردووکی بەیەکەوە هەو بکات و لە هەمان کاتە هەردووکی ئازاری بەیەکەوە هەبێت. ئیلا ئازاری گورچی لە چارەخوازەکەڵی یەک لام زۆر زۆرێشێ دکتۆر، ئەم لایم ئازارەکەی زۆر زۆرە. بەوە دکتۆرەکە زیاتر پێشبینیەوە کات کە ئازارەکەی گورچی لێنجا پرسیاری لێکیت ئایا ئازارەکە بەرەو میزەڵان تەڕوات، میزەکە بۆ بەخوێن هێڵنجە بۆ دروست دەکات. عادەتەن ئازاری گورچی لە چارەخوازەکەوا لەکات نانی بۆ نەخورێت، هێڵنجێکی بۆ دروست دەکات ناڕەحەتێکات لایەنەشە بێزاریەکە بەڵێ لەو لایەنەوە جاری وایە لەرزوتایی لەگەڵایە جاری وا هەیە بەهۆی ئەوەی کە گورچلەکە ئەوساوە میزەکە دەرناچێت و جۆری بەردەکە جۆری هەوکردنەکەیە گورچلەکە پڕە بێ لە جەراحەت. ئەمە حاڵەتێکی تەواریە. ئێمە کە گیرانمان هەبوو لە بۆری حال بە گورچلەکە ئاوسا و لە هەمان کاتە جەراحەتیشمان هەبوو لە ناو گورچلەکە، ئەم پێڵێن حاڵەتێکی تەواری. ئەم ئیلتیهابە بۆی هەیە بگوێزرێتەوە بۆ خوێن بێ بە ئیلتیهابێکی سیستماتیک بۆ هەموو جسمی چارەخوازەکە کەم حاڵە پێڵەن سەپسس. ئەو کاتە چارەخوازەکە بە ناچاری و بە ئیجباری ببیخێتە عینایەوە بە پەلە ئەو جەراحەتی ناو گورچلی بۆ دەربێنیت و ژیانی یەکێتە مەترسیەوە. چەند حاڵەتێکی وامان هەبووە بە سپاس بۆخوا چارەسەری بەرزراوەتەوە. زۆر باشە دکتۆر، باوردەوردە بچینە لای ئەوەی کە ئێمە نەخۆشیەکەمان دەستنیشان کردووە و کاتی چارەسەرێتی سیستم و پلانی چارەسەر بەپی چی دیاریەگرێ؟ ئایا بەپی جۆری بەردەکە ئەگۆڕێت، ئایا بەپی قەباری بەردەکە گۆڕێت و گرنگترین خاڵ ئەوەیە کە لە چ قۆناغێکە قەرارە درێت کە چارەخوازەکە پێویستی بە نەشتەرگەری هەبێ؟ بەڵێ طبعاً حەجمی بەردەکە مهمە، تەمەنی چارەخوازەکە باشە، ئایا تەمەنی کەمە تەمەنی گەورەیە، بینینی نەخۆشەکە خۆی لە خۆیان زۆر معلومات داهاتێ. ئێمە شتێکمان هەیە لە تووبا پێڵین تۆکسیک پیشنەوەی کێتە ژوورەوە وەزعی زۆر خراپە، لێدانی دڵی بەرز بۆتەوە، لەرزوتایی هەیە، زەختی دابەزێ. ئەمە نیشانەی علاماتی ئیلتیهاباتە لەگەڵ بوونی بەردی گورچیلەکە. ئەم جۆرە چارەخوازانە عادەتەن پێویستیان بە داخەڵبوونە بە وەرگرتنی دژە بەکتریایە بۆ پاشان بە فلوودە، چکە هیچیان بۆ ناخورێ ڕشێنەوە. ئەمانە حاڵەتێکی خەتەرن. طبعاً لەم حاڵەتانە ئێمە گوێناین بە حەجمی بەردەکە، ئەزانین کە چارەخوازەکە وەزعی خراپە، بەپی ئەوە چارەسەریەکەین. یەکەم شت ئێمە لە تووبا چارەسەری ABC-ە، تۆ بێت نەخۆشەکە و ستیبڵ کەیت ئەنجا بڕۆی بۆ چارەسەرەکە، خاڵە سەرەتاییەکانی نەخۆشەکە. ئێمە لە پێشە داخڵیەکەین، ستیبڵیەکەین، علاجەکانی بۆکەین و پاشان زیاترین شت کە دایگنۆزمان باتێ و تەشخیصمان باتێ لای ئێمە سیتیسکانە بەڕاستی کە سێنسیتیڤیتیەکەی زۆر بەرزە، ناتوانێت غەڵەتکە بزەبت پێت هەڵێ لۆکیشنی بەردەکە و لەکوێیە بزەبت و حەجمی بەردەکە و چەنە و چڕی بەردەکەشت چەنە. ئەم بەردە احتیمال هەیە بتوێتەوە بە عیلاج، یان بەردە چڕێکەی لەسەر و هەزارەیە بە عیلاج و بە شۆکوەی و ئەوەی کە لەناو خەڵکا پێڵەن لەیزەر ئەوانە ناشکێت و حەجمی بەردەکە گەورەیە. ئێمە گەر بەردێک لە 10 ملیۆن زیاتر پێ و بۆری حالبەکەی گرت بێ ئەتوانین یەکسەر بە چارەخوازەکە بڵین ئەم جۆرە بەردە بە تایبەتێک گەر چڕەکەی زۆر بێ پێویستی بە نازوور و پێویستی بەوەیە لە ڕێگەی لەیزەرەوە بشکێنرێت
و پاشان گورچیلەکەی سراحەت بکە و بەڵێ هەوکردنەکەی و ئاسانەکەی نەمێنێت. کەواتە بە هەر لەسەر قسەکەی خۆ دکتۆر کەمی باسی چارەسەر جیاوازەکان بکەین. تازەترین چارەسەرەکان چییە کە بەکاربێت لای خۆمان وە لە دەروی وڵاتیشەوەی کە ئێستا بە ستانداردی جیهانی دانرێت لێزەر و شۆکۆی بووم بابەتانە کامیان زۆر سەرکەوتووە کامیان زۆر باشە بۆ نەخۆش. طبعاً سپاس بخوا لە وڵاتی خۆمان ئێستا هەموو ئەو جۆرە نازۆرانە بەردەستن لە هەموو شارەکانە بەردەستن کە بەکارێنرێت بۆ ناو گورچیلە و بۆ بۆری حالب. ئێمە نازۆری ڕقمان هەیە لەگەڵ نازۆری نەرم. نازۆری ڕق ئەتوانێت تاکو دەمی گورچیلەکە ئەتوانێت تا حەوزی گورچیلەکە بڕوات ئەگەر بەرد هەبێت لە بۆری حالب ئەتوانێوانە بشکێنێت لە ڕێگەی بوونی لەیزەرەوە کە بەناو نازۆرەکەڕە یاخود بەهۆی زەختی هەواییەوە کە پێڵین نیوماتیک ئەتوانین بەوانە بشکێنن و پاشان نازۆری نەرمان هەیە کەمەیکێکە لە ڕێگە زۆر پێشکەوتەکان و لە هەموو جیهانەی شەهرەوە بەکارهێنرێت. نازۆری نەرم ئەتوانێت بچێت ناو گورچیلەکەەوە هەموو ژوورەکان بگەڕێ یەک بە یەک چەند بەرد هەبێت لە ناو گورچیلەکانە چەند پارچە هەبێت بیدۆزێتەوە و لە ڕێگەی لەیزەرەوە هەمووی بکا بەخۆڵ. باشە زۆر باشە دکتۆر هەندێک وێنە و ڤیددیۆمان ئامادەیە با وردەورد ئەوە پیشانی بینەران بین و بۆمان ڕوونکەرەوە کە ئەمانە چین ئەگەر هاوکارانم بۆمان بخەنە سەری دکتۆر ئەمەی کەیبین وەک دیارە پرۆسەیەکی نەشتەرگەری ئەمەمان بۆ ڕوونکەرەوە کە ئەمە چیە و چۆن کراوە. بەڵێ ئەم چارەخوازە بەردێکی گەورەی هەبوو لە گورچیلەکەیە و کۆی بینن ئەمە لە ڕێگەی نازۆری نەرمەوە چونێتە ناو گورچیلەکەەوە لە ناو ژوورەکانی گورچیلاین ئەم بەردە ئازارێکی زۆری بۆ دروست کرده بوو هەوکردنێکی زۆری بۆ دروست کرده بوو کە توانیمان لە ڕێگەی لەیزەرەوە ئەمە کەیبینن ئەو نقطە سەوزەوە دەمی لەیزەرەکەیە کە چوتە سەر بەردەکە و پاشان لە ڕێگەی و لەیزەرەوە بەردەکە کرێ بە خۆڵ وەکوی بینن ئەو بەردە وردە وردە بێ بە خۆڵ خۆڵەکەش لە ناو گورچیلا ئەمێنێتەوە. بۆیە چارەخواز زۆر مهمە دوایەوەی کە نازۆرەکەی بۆکەی ڕێنمایی بکەی بێ ئاوی زۆر بخۆرەوە بۆ جوڵە و باش بێت. ئەم جۆریان ئەمە لە ڕێگەی نازۆری کەلەکەەوە کراوەمە ئەم چارەخوازە بەردێکی زۆر گەوری هەبوو نزیکی 50 ملیۆن بوو یاتواتە 5 سانتیم تاوای گورچیلەکەی گرتە بوو ئێمە پێڵین شاخی ئاسک چکۆکو شاخی ئاسکە چێتە ناو ژوورەکانی گورچیلەوە ئەمە لە ڕێگەی کونی کەلەکەەوە ئەچینە ناو گورچیلەوە کونێکە بەقەدەر جافێک ئەچینە ناوە نازۆرەکەمان لێەوە بینە ژوورەوە ئەم جۆرە بەردە ئێمە پێمان باشە لەم ڕێگەیەوە لابرێ بۆچی چونکە ئەم بەردە گەر بیشیکەی بە خۆڵ قورسە بتوانێت نەخۆشەکە خۆڵەکە فڕەبات باشە بەڵام ئەگەر بۆی دەربێنی هەموو بەردەکان باشتر و ڕێژەی پاکبوونەوەی گورچیلەکە لەم بۆ ئەم جۆرە بەردە گەورانە توانم بڵێم لە 3 سانتیم زیاتر هەندێک جار لە 3 سانتیم و نیو زیاتر ئەمە باشترین ڕێگەیە بۆ دەرهێنانی بەردەکان بۆی چارەخوازەکە بە یەک جار گورچیلەکەی پاک بێتەوە و بەرجێ نەمێنێت. وەکۆی بینین ئەم بەردانە هەمووی شکێنراوە ئەم بەردێکی گەورە بووە شکێنراوە ورد کرا و لە ڕێگەی ئەو کوونەوە هێنراوەتە دەرەوە. زۆر باشە دکتۆر سپاس بۆ بەڕێز کاتی بەرنامەکەمان کۆتایی ها زۆر خۆشحاڵم کەمڕۆ لەگەڵمانە بووی. منیش خۆشحاڵم بۆ زانیەکان دەستی تۆش خۆش بێت. بەڕێزانم بەم شێوەیە دێینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هیوادارم هەمووتان لە ئازاری گورچی و لە بەردی گورچی و لە هەر دۆخێکی ناخۆشی تەندروستی بەدوور بن هەتا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم و هەر شاد و تەندروست باش بن. دووبارە سپاس بۆ دکتۆر سپاس بۆ ئێوە شیوادارم سووتان لە بەرنامەکە بینی بێ و تا بەرنامێکی تر بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ.